سڵاو هاوڕێیان، سڵاوێکی ڕێزدار و خۆشەویستیمان بۆ هەمووان. لەم کاتەدا ئەوە من و کاک دکتۆر پشتیوان عەبدوڵڵا لەگەڵتانین. پێمان خۆش بوو لە چالاکێکی نوێی ناوەندەکەمان ئاگادارتان بکەینەوە. دیارە هەموو ساڵێک بە ساڵیاتی تراژیدایەتترین و بە ئازادترین و بە سوێتترین ئازاری گەلەکەمان، ساڵیاتی گەلەکەمان هاتیەپەڕەبین و هەموو ساڵێکم ئازارە بە سوێ بۆمان دووبارە دەبێتەوە. بەڵام بەداخەوە ئەوەندەی کە تا ئێستا کراوە ئەوەیە کە ساڵیادەکەمان بۆ کردوێتەوە کە وەکو یادێک بۆ کەسوکارمان، یادێک بۆ شەیدانمان، یادێک بۆ ڕۆژێکی ڕەش کە بەسەر گەلەکەمانە هاتووە. دڵخۆشی و دڵنەوایی خۆمان و گەلێکی خۆمەمان داوەتەوە. بەڵام لە ڕاستیا دەبێ ئێمە کار لەسەر ئەوە بکەین ڕەگ و ڕیشەی ئەم جینۆسایدکردنا چۆن سەری هەڵدا، بۆچی سەر هەڵەدا، وە چی بکەین بۆ ئەوەی جارێکی تر دووبارە نەبێتەوە. زۆر گرنگە ئێمە کار لەسەر ئەوە بکەین، ئێمە وشیاری سیاسی، وشیاری یاسایی، وشیاری ڕامیاری، وشیاری نازانم ڕۆشنبیریمان هەبێت بە هەموو دیاردەکانی تاوانی کۆمەڵکوژی و دژ بە مرۆڤایەتی لە جیهانە. ئێمەم کارە دەکەین بۆ ئەوەی دووبارە نەبێتەوە. ئێمەم کاراکەین خوازیارین کەسێک دڵی ئێژ نەکات کە ئەگەر ڕخنە لە هەر لایەنێکا بگرین. بۆ نمونە ئێمە بەڕاستی لەو کۆڕەدا چ منیش و چه دکتۆر پشتیوانیش قسەمان لەسەر ئەوەیە کە من بۆ خۆم ئەیسەلمێنم ڕەگ و ڕیشەی تونند و تیژی خوێناوی دژ بە گەلەکەمان، ڕەگ و ڕیشەی بنەماکەی کە میلەتی ئێمەی پێ جینۆساید کراوە لە کۆمەلگای ئێمەدا، ئەخلاقەکەی، فکرەکەی، ڕەگ و ڕیشەکەی دەگەڕێتەوە بۆ ئاینی ئیسلام و تێیدا من ئەیسەلمێنم، تێیدا بە ئایەت دەیسەلمێنە ئەو جینۆسایدەی ئاینی ئیسلام بڕوای پێەتی لە هیچ ئاینێکی ترا نەبوو نەکراوە و لە هیچ نەتەوەیەکیشان نەبوو نەکراوە و بە درێژایی مێژووی هیچ ئینسانێک هێندەی ئیسلام خوێن ڕێژ نەبووە بەرامبەر بە گەلەکان و نەتەوەکانی تر و کەمەنە ئاینەکانی تر. ئێمە ئەوە دەکەین بۆ ئەوەی خۆمان بناسین، بۆ ئەوەی کۆمەلگاکەمان بناسین، بۆ ئەوەی دینەکەمان بناسین، بۆ ئەوەی تاکی ئێمە بە ئاگا بێتەوە کە لە چ فەوزایەکی دینی دادەژی، بۆ ئەوەی کۆمەلگای ئێمە بۆیان ڕۆشن ببێتەوە کە ئێمە لە چ شپرزەیەکە، شپرزەیی دینی، شپرزەیی سیاسی، شپرزەیی مەعریفی، شپرزەیی منطق، هەموو ئەمانە تێدا دەژین و ئەبێ یەکلای بینەوە. ئێمەم کۆڕە پێکەوە دیارە بە پێی یەکێکمان درێژە و بابەتی یەکێکمان کورتترە، بەڵام گرنگ ئەوەیە کە ئێمە بە هەردووکمانەوە هەوڵ ئەدەین بابەتێکی زۆر زانستیانەمان هەبێت و بە شێوەیەکی زۆر ئەکادیمیانە بابەتەکانمان پێشکەش بە ئێوەی بەڕێز بکەین، بە تایبەتی ئەو بەڕێزانەی کە دێن بۆیەوە بەری دێن بۆ هۆڵەکە. حتمما من دڵنیام کە زانیاری نوێیان دەسێکەوێت چونکە مفاجە ئەمان هەیە. بەڕاستی من ئەم بابەتی پێشەشیەکەم دیارە دکتۆر پشتیوانیش بابەتی زۆر جددی و باشی لەلایە، بەڵام پێداگری لەوە دەکەم ئێستا بۆ نمونەوە بابەتی من پێشەشی دەکەم. پێم وانە هەتا ئێستا لە هەموو ئاینەکانی ترا و لە هەموو تەنە عەرەب، فارس، کورد، تورک، هەموو ئەوانە بە شێک خۆی باز نەکراوە. ببورن دکتۆر جان هەر ئەوە زۆر سپاس. بە هیچ شێوەیەک باز نەکراوە. ئێمە هەوڵ ئەدەین بە شێوەیەکی دروست و زانستی ئەوە باز بکەین. هاتنتان بەزایەدە ناچێت و هەر ئەگەر هەر بۆ کۆڕەکش نەبێ حەزەکەین هاوڕیانی خۆمان ببینین. سپاسی هاتنتانەکەین و من پێم خۆشە گەر دکتۆر پشتیوانیش شتێکی هەبێت باسی بکات. باشە، زۆر سپاس کاک مەریوان. سڵاو و ڕێزم هەیە بۆ خانمان و گەنجان و لاوانی کوردستان. هیوادارم هەموو لایەکتان باش بن. دیارە من نزیک بە 5-4 ڕۆژە لە سویدم و سەفەرەکەی من تایبەت بوو بۆ ئەوی بەشداری بم لە ساڕۆژی
جینۆسایدی گەلی کورد بە ئایدۆلۆژیاکانی قورئان و ئیسلام کە عەرەب سوودی لێوەرگرتووە بۆ ئەوی بێ بە فاشیزمێکی عەرەبی و بابەتی من تایبەت دەبێ یاخود لەسەر ئیسلام وەک ئایدۆلۆژیایەکی ئیلهام بەخش بە فاشیزمی عەرەبی و هەروەها لە ڕێگای ئەو خۆی لە خۆیدا ئەمە لێکۆڵینەوەیە کە ڕاستی بەڵام من هەوڵ دەدەم کە قسە و باسێکی کورت و پوختی لەسەر بکەم بۆی بیسەلمێنین هەموو فاشیزمێکی عەرەبی بە زەرورەت موسڵمانە و هەر تاکێکی عەرەبی یا عەرەبی زمان کە مرۆڤێکی سکۆلار و مەدەنی و یەکسانی خواز و دادپەروەرە بە زەرورەت ڕەخنەگری ئاینی ئیسلامە. ئەمە بابەتێکی زۆر جددیە بۆ نمونە گەرهات و سیر بکەی بۆ نمونە بابەتی جینۆسایدی گەلی کورد لە ئەنفال و هەروەها لە چیمیا باران سەرچاوەکەی تەنها خودی سەدام حوسێن و بەعس و فاشیزمی عەرەبی نەبووە بەڵکو فاشیزمی عەرەبی ئیلهامەکەی لە محەممەد بن عەبدوڵڵا و هەروە قورئانەکەی و هەروە فێرکاریەکانی وەرگرتووە. من یەک نمونەی زۆر کورت دەهێنمەوە اینجا لەوێ کۆتایی نامێ درێژە دڕی بابەتەکە بدەم. بۆ نمونە کاتێک سەدام حوسێن لە سەروبەندی کۆتایی هاتن بە شەڕیتی لەگەڵ ئێران سوپایەکی زۆری لەبەردەستدایە دەبێنێ ئیلهام لە محەممەد بن عەبدوڵڵا وەردەگرێ. محەممەد بن عەبدوڵڵا چۆن کاتێک شەڕی خەندەق کۆتایی هات سوپاکەی برد بۆ قەسابیکردنی بەنی قوڕەیزە سەدام حوسێن هات هەمان کاری کرد لەگەڵ میللەتی کورد خەڵکی کوشت و ژنەکانمانی کرد بە کەنیزە. ئەمە هەمانە حاڵەتەکەوا دەیبینەوە لەبەر ئەوە بۆ نمونە تەنانەت خودی عەرەب لە ناوەخنی لە کڕۆکی بابەتی ئیسلامدایە وەروەها ئایەت و حەدیسی ڕاست هەن. بۆ نمونە ئیمام عەلی قسەیەکی هەیە دەڵێ ئەگەر دەتانەوێت ئیسلام بەهێز بی دەبی پشتیوانی عەرەب و قوڕەیش بکەن ئەگەر هاتو عەرەب و قوڕەیش لاواز بوونەوە ئیسلام لاواز دەبێ. وەروەها بۆ نمونە زاناکانی ئەسهەر و وڵاتانی عەرەبی کاتێک باسی ئیسلام دەکەن شەرتی پێشینە ئەوەیە کە دەڵێن عەرەب و ئیسلام بڕۆن بۆ خۆتان گوێ لە ڤیدیۆکانیان بگرە لەبەرەوە عەرەب زۆر گرنگە ناوەخنە عەرەب پیرۆزە عەرەب دەبی تەمجید بکرێ. جا من هیوادارم کەوا ڕەوەندی کوردی لە یوتیوبۆری و دەوروبەری بێن بۆ ئەم دوو دەتوانین بڵێن دوو سمینار سەبارەت بەم بابەتە کە بابەتێکی سەرنج ڕاکێش دەبی و هیوادارم کەوا ملەتەکەی ئێمە وشار بنەوە هیچی تر بەدوای ئەم عەقڵیەتە نەکەون کەوا تەمجیدی عەقڵیەتێکی فاشستی عەرەبی دەکا کاتێکی شاد بۆی بەڕێز و ئازیز هەر بژین. هیوادارم توانیبێتمان پەیامەکەمان بگەێنین بە ئێوە. سوپاس بۆ یەکە بە یەکەشتان کە ئێستا ئێوە کۆمنتان نووسی دڵنیابن کە هەمووی بەشی زۆریمان خوێندەوە و ئەوەشی فریای نەکەوتین جارێکی تر خوێنینەوە. لێرەوە ئێمە زۆر سوپاسی کۆمەڵی ئەکادیمیانی کوردستانەکەین لە یوتیوبۆری کە هەڵساون بە سازکردنی ئەو کۆڕە ئەو سیمینارە بۆ ئێمە دیارە ئەوە لە ئەفکار و ئەخلاقی ئازادانەی بۆ خۆیانەوە سەرچاوە دەگرێ و من پێم وایە ئامادەن کۆڕ و سیمینار بۆ هەر کەسێکی تریش بگرن کە بتوانێت بە شێوەیەکی ئەکادیمی بابەتەکانیان پێشش بکە. سوپاس بۆ یەکە بە یەکەتان سوپاسیش بۆ ئەوانەی کە دوورن و ویستیان ئەیانەوێ بێن و بەڵام ناتوانن هیوادارین بتوانین لە ئایندەدا لە ئایندێکی نزیکدا ئەم بابەتە بە شێوەی لایویش بە شێوەیەکی دروست پێشکەش بە بەڕێستانی بکەین. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.